حوسێنی پەناهی دەڵێ باران دەبارێت پەنجەرەکان بکەنەوە و لە هەوای ئەم بارانە چێش وەربگرن. خۆشبەختانە باران موڵکی بابی کەس نییە. سڵاوتان لێبێت. ئێستا ئێمە لە بازاڕی شاری هەولێرین. ئەمڕۆ بەفر و بارانێکی باش باریوە. جەوەکەی زۆر ساردا. لە ژێر باراندا دەمانەوێت پرۆگرامێک بکەین و لە هاوڵاتیانی خۆشەویست و کاسبکاران بپرسین لەگەڵ زستان وەزعتان چۆنە. کار و کەسابەتتان لە ژێر باران و ئەو سەرمایە سارد و توندەدا چۆنە و لێیان دەپرسین چی یادگاریەکتان هەیە لەگەڵ باران و باران لە لای ئێوە چی دەگەیەنێت. لەگەڵمان بن. کاکە چۆنن؟ سەحەتتان چۆنە؟ ساردە ها؟ لەگەڵ ئەو سەرمایە چۆنن؟ والله چۆن بین؟ ئەرێ والله ئەوەندە ساردە نەبیتەوە. کاسبن لە بازار؟ بەڵێ لە بازار کار دەکەین. سەرما و باران و کاسبی چۆنە؟ وڵای کەس بووە چونجە ساردە خەرک نایەتە دەرێ. ناوەڵە نایەتە دەرێ. ئەمەش لە ئیمانەیە ئەگەر گەرمابی دەرێن گەرمایە ئەگەر سەرمابی دەرێن سەرمایە. خەچ بکەین کاکە سەرمایە کاک خەرک نایەتە دەرێت. ناوەڵە بەکەلک نایەتن. بەکەلک نایەتن. باشە زستان خۆشتریان هاوین؟ ئەرێ وڵە زستان خۆشە. باشترە ئەگەر سەرماش دەتان شتش زیاد لەبەرکە بە ساوینان چ دەکەیت؟ پردار دەکەینەوە ئاگرە خۆشە ئەگرتان لەکەینەوە کردیتەوە. وڵاوە تقریبان دوسێ دەقە دەبیتن. زۆر باشە بەفریش باری ئەو شۆ. ئاگاتان لێ بەرێ بەڵام بەفرەکەوانە بوو. نا هەولێرەوانەوە بەڵام دەوروبەر ئەو دیارە ڕێگاوانەکان هەم گیرە بوو. ئەو بەفرباری نەرسمتان گرتیە؟ ناوڵ ناوڵە نەچینە دەرێ. جەنابەت ناوەڵە نەچمە دەرێ. کەشی دەرێ نییە. چی یادگاریەکتان هەیە لەگەڵ باران؟ وڵای یادگاری چماویت هیچ یادگاریەکم نییە من. یادگاری ڕۆژی لە سبیعەتە هەیە ڕۆژی لە سبیعەتە هێوار نەمێش قەڵم تەڕبی لە ڕێ مارە چوومەکەتمە ناچکایە. باران بوو کووت بوو نەمێش قەڵبم تەڕبی هیچ خەنی خۆشیم بوو لە بازاڕیشم دەکرد وەڵا کەیفم بوو تەڕ نەبوومە ڕۆژی سەرمام نەبوو لەگەڵ ڕێ ڕۆیشتمەوە ڕاکەتمە ناچکایە. چەتر دانابوو؟ چەتر ناوەڵا هەرەوە شیام دانابوو. عادەتەن ئەبا بالۆت ڕوونکەمەوە عادەتەن ئەگەر ناو بازاڕی بی کاسبی بکەی قەلبت هەر تەڕ دەبی کە تەڕ دەبی سەرمات دەبی نەخۆش ئەتە نەخۆشی ئۆچتانە ڕۆژی نەمێش قەلبم تەڕبی یعنی تەحەدام کرد نەمێش قەلبم تەڕب لە خەنی خۆشیان نەمزان چی بکەم چوومەوە لە ڕێ ڕاستکەتمە ناچکایە وەڵاهی لە خەنی خۆشیان. زۆر باشە. زستانان هەندە خواردن هەیە تایبەتە زستانان حەستان لە چ خواردنەکە؟ وڵای تەشریف خۆشە بەڕای من. لەوتی بارانە چەند جار تەشریف خواردیە؟ وڵای چەند جارێک ئارێ وڵا تەشریف لە ماڵیان لە دەرێ؟ لا لە ماڵی لە دەرێ ناخۆ جاندەک تیژیش بی ئارێ وڵا تیژبی گەرمتر دەبی پەراسووی لەگە قۆڵاتی بەس پەراسو لە دۆڵمەی خۆشتر قەینا قۆڵات و بەراسو پێکەوە دەرەجەیەکە لەکنە تەشریف خۆرە چاکە کاک دەشتی عافیەتتان بی. طبعاً زستان خۆشە هەموو وەرزەکان تام و چێژی تایبەتی خۆی هەیە بەڵام زستان تایبەتر ئارێ وڵا زۆر گەرم دەخۆی هەموو دنیای دێنی. دەسبێنەوە چەند چات خواردی؟ وەڵاهی چار تا نورانە چەندی دەخۆی؟ وەڵاهی جاروێ دەگات نەگاتە نێڕوان بەڵام هەتا هێوارێ بەخوا دەگاتە بیستی. ئارێ وەڵاهی بە سرمایەکەی ڕۆ زۆر یعنی زۆر ساردە زۆر بەخوای دەرەجەیەک تا ئێوارێ تەحموول دەکەی لەو بازاڕێ بینی ئەو تەنەکە هەبیارێ وەڵا خۆمان دەدەزینەوە دەچنە چایخانە دیار سۆبەی داری. ئارێ وەڵا هیوایستانێکی خۆش و پڕ کەسابەتان لە بۆ دەخوازم. نەگەڕێ باش حیاتم سەر چاوان. بەو زستانە ساردە سڵاوکی گەرمتان لێبی چۆنن؟ چاوەکەم باش وەڵای باش بەخێر. ئەو شۆ بەفرباری باران چاچی باریە چەند ڕۆژە زستان و بەفر چ یادگاریەکتان هەیە لەگەڵی کەسابەت چۆنە لە ژێر باران؟ وەڵای کەسابەتەکارە بێ بکەیتر باران بێ بارانە بێ وەڵای جۆگەی خۆشە.
خۆشە یادگاری زۆرە ینی هاتۆ یادگاری منداڵیمە بکردێتەوە لە بارانی لەگەڵ زستان و ژێر باران فریش بڵێ باشە چی یادگاریەکە توانێتمان باسکەیت یادگاری منداڵیم بە فکردێتەوە کە کاتێک بە فربارین ئەوقتی 2007 یان 6 بوو بە فکرم گچکە بووم شەڕیاری تۆ بوو بە فرێنامان دەکرد لە چێن دەردەتان کرد وڵا ئا لە گەڕک ئەوەختی لە هەولێرە بن لێکوانە گەڕێک تازیل بووین ئەوەختی باری زۆر باری لە هەولێر 2004 بوو یان بەخۆی 2004ش باری بەس باریەوە دووبارە ئیسان چەند وێنەیەکی قەڵا هەیە قەڵا سپی بووە تابان گچکە بووم ئەم بە فکرم دێ زۆر گچکە بووم ئەوەی ئەو ڕۆکە بەو سبەینەی باری هیچ ئەسمت گرت لەگەری تابان سمەکەت ناو مۆبایلە دەتوانم تەماشاچی بکەین کاسبی لە ژێر باران چێژێکی تایبەتی هەیە بەڵام ساردا وایە خۆی بۆ ساردی ساردا بەسیتر شتەکە بێ بکرێت ئەو ڕسمەکەتە کاک دەشتی ئەو ڕسمەی بینە پێشەوە ئەو ڕۆگرتیتی ئەوەش ویددیوەکەیە ویددیوەکەیە ئەوەش ویددیوەکەیە ئەو چ گەڕەکەکە ئەوە بەحەرکەیە بەحەرکەیە. ماری کوڕەپەلکەم بوو بەحەرکە بوو باری زۆر چاک باریە دەوێت. فرش چاک باری زۆر باشە دەمێ بزانم کار و کەسابەتی جەنابەت لە ژێر بەفر و باران و ئەو سەرمایە چۆنە قورآن نەما ئەین ساردە کەس ناوێت بێتە دەرێ زیاتر هەمووی دەڕوا بۆ گەشت هەمووی دەست بۆ نابەفەر کوێ ناو بەفرەت و بێزگە لەو بەفرێکە و ڕۆباری ئەمن نابەس بە تەمامە یەکشەمە ئینشاڵە بسمە کۆڕەشی بەس ئەو ڕۆ بەفرباری لێرکوانە مەر چاوەڕێمان دەکرد خۆشترە خۆشترە تەبان لەبەرەوەی بەفرەکە زۆرترە زۆرترە و لە بۆ ڕسم شتی جوانترە و دوای لەوێ عاسیێبی خۆنارەوە خەتای حکوومەتی حکوومەتیشی بەسەوەیدایە کاکە لۆک لێ لە حکوومەت دەکەن هەندێک کەس لە بۆ گەشتی خۆیان چوو بوون حکوومەتیشی حکوومەت وا بە خۆی دەرێ کاکە مەڕۆنە دەرێ هەمووی کردەی ئاگاتان لە خۆتان بی ئێستا ئەوڕۆ داوامیش ڕاگرتی بەڵام شتی ڕاگرتیان وەڵا جاتی حکوومەتیمان بازارشم ڕدەگرت بازار کار و کەسابە دەرکەس عنی مەسەرەن ئازادە لە بەخۆی بێیانە زۆر باشە جەنابەت چی یادگارێک تێ لەگەڵ باران بەخوای باران خۆشە ئای چۆن یادگاری تێ لەگەڵی ئای چۆن ئی وەڵی کورد یانی بە یادگارەکانی زەحمەتە زەحمەتێکە یانی چۆن بڵێ بیڵێم ئایتر یانی لە جێیەکە مناڵیم دێتە بەرچاو تر لە لایەکشە خۆی باران خۆشە بەس لە لایەکە بۆ خەڵکانێتر حەزی پێ نییە و جۆکەی ئاوایە گۆرانی دگوتێ لە ژێر باران کێ من ئاڕوەڵا گۆرانێکت گوتێ زەمان دەرێ ببارێ ببارێ ئاڕوەڵا ڕێکە هەموو ڕۆژێ باران بارێ منە و گۆرانێ دێتە بەبێت چەتر تەرنابی بە قورعان ئەوە باسی بکە زۆر غەڵەت بوو ببارێ بارێ گۆرانەکە گۆرانێکی جوانە بەس ئەوە لە عنی مەسەرەن لە ڕوانگەی خۆیەوە باسیەوەی دەکا بەڵام تو بەبێت چەتر تەر دەبێت تابان هەرێ وڵات جانە دەموو دەبێ باو قسێکتان هەیە کۆتا قسەتان بکەن وڵی کۆتا قسەمان ئینشاڵڵا و باران بێتە خێر و بەرەکەت بۆ ملەتی کوردستان بۆ خەڵکی کوردستان ئینشاڵڵا ساڵی 2022 شاڵا خۆشترە بێت و ئەو باران بێتە خێر و بەرەکەت بۆ ملەتی کوردستان و قەت سەرمایە هەبووە عنی لە مێژ ئەو نەوە سەرمایە نەبووە لە تەمەنی خۆمە من نەمدیتە ناوەڵە موبایل هەشتامە وە 42 سارە سەرمایە نەدیتە ئەو سەرمایە لە ناو شای ئەو پارەی وەرگرە لێی باش قەمسەلە بە 3000 چایبیتی والله باشە هەرزانە کاک دەشتی ئەدی باشەرۆ دەرێن وڵا گرانیە و قەمسەڵە بنازانم بە چەندیە دیوە بە 3000 بە 3000 بلوزمانەیە بە 1000 دیار بە 2000 بەس خەڵکەکە غرور بووە نایشتی هەرزانکڕێسی لە مۆڵەکان باشتر نیە لەوانەی قەمسەڵە هەیە زۆر باشتر هەموو مارکەشە ئەوەی بەریشت لەنگەیە ئەوە لەنگەیە هەمووی لە چەند تەکلیفی کردی ئەو جوتانە وەڵا ئەوم بە 7000 ڕازەکە لە خۆم جێڕامەوە کابووەکەش بە 3000 10000 دووچەند یعنی 10000 ئەو سەرمایە گەرمت دەکاتەوە چی یادگاریەک تێ لەگەڵ باران و سوستان وەڵی هیچ یادگاریم نییە ناوەڵە مالیت هەشتا یعنی لە ژێر باران بەسەر قەت گۆرانیت گوتیە بەس غارم کردە بۆ کاسبیتەوە لەوەس کاسبیم کردە کار و کەسابەت لە زستان و لەو سەرمایە ئێستا کە سەرمایەکی زۆرە ئیمە دستانان باشترە دستانان بەرێ هاوینان کەمە بە دستانە ئیشەکەمان باشترە
هەرێ وڵا زۆر زۆر ئینشاڵڵا زۆر باشتریش دەبی لەگەڵ بەفر ڕسمت گرتیە ناوەڵا چۆن آخر ئێستا ئەوڕۆ باری عام باری ئەوش بەس سوێنە زوو هاتمە دەرێ و کاسبیتەوە لە گەڕەکەین گۆ بەفرەی باش باری بوو من لە بێرکەوتو نیم بارێ تەسویڕم کرد و بەفرش باش باری زۆر باشە نەچوو بێ ناو بەفر ناوە. بەفرەکە بەخۆی هات بەخۆی هات سیارم نەوە بچما گوتیان بمان بە دو آخری بخۆات ناعشە بەسەر لە سەرەتای زستانەوە دەیان گۆزستانەی زۆر سار دەبی بەفریش دەباری دێ و خەڵکی چوو بە سەوچیای عاسێ ببوو لەوێ خەرک عاسێ بوو خەرک منداری نەخۆش کە خەرک بەر بۆ سەریشکە لەوێش دایانگۆ داوا لە حکوومەتی دەکەین یارمەتی مام عالم لەبن بەتانی لێ دەبتۆ دەرەوە لە خەتای حکوومەتیە بابە بەتانی بەخۆدا دەچی خەتای حکوومەتیە دەرێن کاسبی نییە کابرا لە بەگلادی شۆ دێ بەگلادی ژۆت عربانەی پێ لێرە ڕسکی دەفرۆشی عربان پێ عمباری دەکە گەنجی مەجموعی پارێ دایتەوە کاسبی نیە و مردی لێبرسە دووەرەوەش خەرکی کاسبی بکە ناوە لە جێنیێت کۆمپیوتەری دانیشت و ماچ دەورە قەپا زۆرەکەی وەگرەوە نییە پرۆگرامێکمان لەسەرەوە بابەتە کرد دیار بوو خەڵکێکی زۆر بەتایبەت گەنجەکان گلەیان هەبوو گوتیان ئەنگۆ دێن بۆ نمونە مەسەرەن بەگلادیشێک فەرز دەکەن لەسەر گەنجی هەولێرێت یعنی کاردانەوەی توندیان هەبوو بەڵام ئەمە دیوی دەرەوەی بابەتەکەمان نیشاندا کە کاسبی بۆ گەنجێکی بەنگلادیشی هەیە بۆ خۆمانی ئێمە پێمان عیب هەموو کار و کەسابەتێک بکەین نایکێ ئێستا من بۆ خۆمە لێرە هەڕاجەکەم هاوارەکەم 3000 زۆر برادەرم دێت لێرە عیب نییە پێت عیب نییە هاوارەکەی 3000 پێ دەرن پێ خەرک پێ دەرێ ئەند برادر خۆم دەورەمان دەوەزیان باشە لێرە چۆن نتوان لێرە هاوارکەی 3000 500 عیب نییە نازانم عیبەکە لەوەی کە تو جیرفان بەتار و مارمدا درستی ئەو عیبە کاسبی شانازیترین شتی ئینسانە کە لە ژیاندا پێی دەبڕێ زۆر سەربرندیە کاسبیش هەیە برینە بەس بۆ خەرکێک نییە کە برندە خۆی بە برند پێشانەدا بابینەوە سەر زستانەکە زستان هەندە خواردن هەیە تایبەتە زستانن حەز لە خواردنی سەر پێچک چەند جارت خواردێ لە زستانێک بەخوای 5 سبەینان دەخۆیان چ وەکت کاتێک سبێنان زوو پێشتان دنیا تاریکە ڕوونە لە پاچی قەساب زۆر خۆش عافێتت بێ ئینشاءڵڵا بەو سەرمایە هیوای بازارش گەرمت بۆ دەخوات زۆر سپاس بەڕێز زۆر سپاس بەم زستانە سلااوێکی گەرمت لێ بێت و دەمێ بزانم چیت هەیە لەسەر زستان والله سلااو لە خۆشتان وڵی دستانەکی ساردە بەڕاستی بێن ساردەکەی بەس هەم خێر و بەرەکەتیشە ئیشاءڵڵا ئیشاءڵڵا و سارێکی بەڕەحمەت دەبی لۆ هەموو ملەتی کورد و لۆ هەموو جیهان هەیە لەگەڵ باران و زستان وڵە بارانەکی خۆشە لە خوای بەزیادبی باران خێر و بەرەکەتە ئاری وڵە باران بەڕاستی خێر و بەرەکەتە زستان خۆشتریان هاوین بە قورآن هەریەکەو بە جەوی خۆی جەوەکان هەر کەس هاوین بە هاوینی خۆی خۆشە و جستانیش بە بارانی خۆی خۆشە ئیشمان هەیە هاوینان دەڵێن گەرمە زستانان دەڵێن سەرمایە بە قورآن بەڕاستی بەیز رازی نینە مەشان ناوەلە بە تاقیت کابرا گوتنی هاوینی خۆی خۆشە و جستانیش بە بارانەوە خۆشە بەڕاستی جناب چکارەی وەڵا کاسبم کاسبی لە ناو زستان و لە ژێر باران و ئەو سەرمایە چۆنە بە قورآن کاسبی من ئێستان برێم کاسبی من ڕاوەستایە بەس لە خوای بەزیادی سوچی عامە لۆمەش دڵخۆشیە کاسبەکە بۆ ڕاوەستاوی چ کاسبێک دەکەین منەوەیە کۆنکریتە چەمەتۆیە ئاران ببی ناکرێت ناکرێتە ناوە ئێستا بۆ سیارەم ڕاگرتیە ئیشمان نییە لە بە بارانی چەند ڕۆژە بە ئیشی بە قورآن تقریبان دەڕۆژ دەبیتن دەڕۆژ ئاری وەڵا بەس لە خوای بەزیادبی ئەو شکرانەی خوای پێ دەوێتن هەموو شتێک کوێناوە بەفر ئەو زستانە ناوەڵی لە مارێ ناتیم بەس لەگەڵ کچە جوانم هاتی چۆنی سەرمات نییە نا کو هاتیە بازاری ئەوڕۆ وڵای جێوچ خۆش بەگریت زۆر خۆش لەگەڵ بەفر ڕسمت گرتیە نا حەزت لێ بوو بچی ئەوڕۆ بەفر باری بەفر لای ماڵیەوە نەباری با یەقت یەقیت باری هاتیە دەرێ نا ئەوڕۆ مەکتەبیش نەبوو خۆش بووە مەکتەبەبی خۆشتریان نەبی نەبیت باشە ئەخر نا سەرمابی ئەگەر نەبی قەیناکە بەس وەقتی دیکە دەبی بچیوە نیە بەڵێ چت هەیە لەگەڵ باران خۆشە باران خۆشە چەتر و سەیوانت چەترت هەیە لە ماڵەوە نا بەس داکەم بەتەمای لەم بکڕیت بەتەمایە لەسەر باران هیچ گۆرانێکی دەزانی مامۆستا فێری کردی بەڵێ دەبەمان بڵێ ببارێ ئێمە چەترمە ناوێ پێ بکەنە ناز بکە من بێ نازیم خۆش ناوێ هەناسەم ژیان من بێتە ژینم ناوێ ئەفرین ئەدە باشە مادام چەترت ناوێت لۆ چەتری بەداکەت دەکڕی ئەخە داکەم گوتی لۆ دەکڕم بەڵێ دێ ئاگات لە خۆت بی خۆت گەرم دافۆشە ڕێسلااوم هەیە لە بۆ سەرکەوتوبی ئینشاءڵڵا هیوای بازاڕێک و کاسبێکی باشت بۆ دەخوات ڕێزی چاوی منی زۆر سپاس چاوی سڵاوێکی گەرمت لێ بێ بەو کەشە ساردا زۆر سپاس بەخێر بن سەر چاو ماندوو نەبن چت هەیە لەگەڵ باران و زستان و سەرما
والله الحمد لله بركەتی خوایە ئیشاڵاوە لە سەرمان دەباریتن ئیشاڵا زیاتریش دەباری ئەوە هەم بەرەکەتە و هەم وەزعەکەی کوردستانیش خۆش دەبی بەس لەلایەکە لە بۆ دەوڵەمەندان خۆشە زستان باران و بەفر خۆشە بەس دە بۆ فەقیری مارکاولبوونە بۆ لەبەرچی وەڵا لە بێ نەفتی لە بێ کارەبایی حکوومەتی عێراق بە گوتیان نازانم نە بە 40,000 نە بە 50 نەفتی داتا هەرێمی کوردستان هەرێمی کوردستانیش دەداتەوە هاوڵاتی خۆی بنەوەتە زاری یانیەوە هیچ معقول نییە و ئەو شتە ئەو زستانە لە بۆ جەنابەت چۆنە واللهی هەتا برێ خراپ نەفتت نییە نەفتت نەکڕیا ناوەڵە 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 ئەو زستانە چۆن خۆت گەرم کردیتەوە تا ئێستا واللهی بای هەندمان هەبوو خۆمان پێگەرم بکەینەوە بەس هەر ئەوە تا هەفتە چکەیە خلاص دەبی هەرەوە شکەتەوە بوو چۆن دەیکڕیەوە والله چاوەڕێی دەرێن حکوومەت دەدا بە 90,000 هەر عایلە و بەرمیلە چی بە 90,000 ئەو 90,000 پێدابین دەکرێت بەرمینە نەفتە چی پێ بکڕی بەخوای ئەمن بەخۆم نە بەس بە معاش خانە نیشتینی با ئەگەر بکڕین چیش دەکەیت جەنابەت هیچ وەڵڵا بۆ 8 ساڵە نەخۆشم نەخۆشیەکتەیە شێرپەنجەی مێشک بەڵێ ئینشاءڵڵە خوا شیفات دەداتن ئەی چارەسەرت نییە وڵا چارەسەرم کردیە الحەمدوللا بەس هە لە ژێ چاودێریمە سۆندە لەسەرمە هەتا ناو هەناوم ئینشاءڵڵە سەلامە دەبی بەس ئەو سەرمایە ناخۆش نییە لە بۆ جەنابەت هاتیە دەرێکەن بەرێ وڵا بەس ئەشیام نەبوو هاتم هەندەگە شیام کڕی چت کڕی وەڵی فاینلە و ئەوانە لە بۆ گەرمای ملم و ئەوانە چەند ساڵە نەخۆشی 8 ساڵە 8 ساڵە بارودۆ خۆ چۆن ئێستا باشی بەخوای ناوە باش نیمە بەس الحەمدوللا شکر لەمە خراپتریش هەیە ئینشاءڵڵە سەلامەت دەبی زستان جەوێکی ساردا پێویستە کەس یاسایی خۆی گەرم داپۆشێتن وە جەنابیشت ینی لەبەرەوەی نەخۆشی دەبێت زیاتر ئاگات لە خۆت بێت وەڵی وام کردی ئینشاڵڵا دەستان خۆش بوو قسەیەک تێبی کە بەدڵی خۆت حەزت دێت چی بڵێ وەڵی چ برێمە جەم داوم ببتەوە حکوومەتی ڕەزیل دەکەم ئەجا حەز حکوومەت بۆ حکوومەت ینی جەنابەت ئەگەر نەخۆشی یاخود سەرمایە ینی حکوومەت چی بکا کە بەفر دەبارێ حکوومەت چی بکا کە ئێمە کێشەمان هەیە و نەخۆشین حکوومەت لە گەرمای یارمەتی نەخۆشی نادا ئەوجە لە سەرمای یارمەتی بدا چی دەوێت حەزت لە چیە باسی بکە وەڵای حەزم لە چیە حەزم لەوەیە وەکو منداڵە مەسوولەکی کە سەری دێشی فەوڕی فی و لۆ ئەلمانیای دەبالۆ مەژەوابی کاکە هیچم نایە پارەم مەدێ هیچم مەدێ محاولەی فیزەکم لۆ بکە هیچم مەدێ بەس محاولەم لۆ بکە ئەو 8 ساڵام نۆ قسەی دووبارە دەکەمەوە نازانم حکوومەت جێ پێوە نییە جێ لێ نییە هاوکاری نەکردی خێرخواز زۆرە ئەمن دەرێن بەس حکوومەت لۆ وەرگری ئەم پارەکەی تەرتیب دەکەم خێرخوازگە لە زۆرە لە خوای بە زیاد بوو قەت نەچێت دەرەوە بۆ چارەسەرکردن بەس سوودمە تورکیا و ئێران دەوێت چارەسەرت هەبوو الحەمدوللا 32 لێزەرم لێدا بەماوەی دوو ماجی سەلامەت دەبی ئینشاءڵڵا سەد داواکاری جەنابەت تەنها ئەوەیە کە فیزیکت بۆ وەربگرن بەس فیزە وەرگرتن هیچ مشکلەیت کەم نییە فیزی چ وڵاتێک هەر وڵاتێک بدێت خۆشەویستان ئەو بەڕێزە نەخۆشە شێرپەنجەی مێشی هەیە و تەنها داواکاری ئەوەیە کە تەنها فیزێک وەربگرێت بۆ چارەسەری نەخۆشیەکەی وەکو خۆی دەڵێ بەو سەرمایە پارەی ئەوەشم نییە کە نەفتیش بکڕم هەمومان دەزانین کە شەکە ساردا و جەنابیشیان کار و کەسابەتیشی نییە و داوا لە لەو بەڕێزانە دەکەین کە دەتوانن هاوکاری یعنی نمونەی وەکووانە بکەن بەڕاستی یەکەمین شێت کارێکی ئینسانیە و دواتریش خێر و هاوکاریکردن لە لای خوای گەورە پاداشتێکی زۆری هەیە هیوادارین فیزیکت بەوە بگرن و چارەسەرت لە وڵاتانەی کە هەیە بۆ بدۆزرێتەوە یارمەتیت بدرێتن انشاءالله خوا خێرتە نووسیارێک دەستان خۆش و سەرکەوت و سەلامەت بن انشاءالله
چی گەرم بەو کەشە ساردا چۆنی بەخێر باشە توکوی بەخێر بێ بخێر بێ ئاخۆ باشی لەگەڵ ستانە چۆنی لەگەڵ سەرمایە بە قورآن سەرماوە تا پێ ڕۆژ ساردە ساردەکەی وانە بوو بە سێ ڕۆژە بڕێک ساردا بەس حەسە بۆ ساردێشی چت لەبەر ناکەم دوو سارقم سەر لەبەر نەکردێ هەر لەبەر ناکەم حەزم ناکەم حەزم لێ نییە سا بۆ قەمیسۆ سەرمات کە سەرماما لەبەرم دەکەم الله گەنجی لاموان گەنجتری ئەمە سەرمامان تێ کاکەم ئەتاواشتە برا تەمستا ڕیشم مەگە ئێستا هەیە تەمەنی 2000ەکانە لە سەرمان ناوری بێت ئەخەوانە گەنج نینە ها ڕێزم لێلۆن بۆ گەنجی ئێستایکی گەنج نینەوانە بەس بە ناو گەنجنەوانە لەوانەیە خۆت بازار گەنجی وڵی یەک ڕۆژی ببێ خۆشتم نایەمە دەرێ من هەموو ڕۆژە خۆم نەشەم نایەمە دەرێ دوشی وتی کرانە بخایە نەبینە بەری ناکەم وڵاوانە گەنج ئەمە خاوێن و باوێن و ڕێک و پێک چت هەیە لەگەڵ زستان و باران بە قورآن خۆی باران خۆش دستانە هاوی دەبێ هاوین بی ئەگەر دستان سار نەبیتن بەچ دستانە دەبێنە بەفر باشترە لە بارانی بەفر زۆر باشتر بەفر خۆی بەرەکەتە ها هەر بەفرای تقریبا بە 100 بارانی هەیە بەفر دەستە من عاردی بەسەرچ بارانەشی بۆ خوڕە هەر دەستی و دەڕوە بەس بەفرەکە باشترە ئەدی بەفر زۆر بەفر بەرەکەتە بەفر خۆشیە ئێستا زۆر ینی زۆر ساردا ڕۆژە بڕێک ساردە بەس دەکەنە من نا ئەمن فشەم بێدێتە یادگارێک تێ لەگەڵ باران و بەفر بەخوای زۆر یادگاری مێ زمانی خۆشوام لە گوندان زۆر سەرمامان دەبوو زۆر ینی هاتێتش هەر لە بیرم بە ساردەکە زۆر بوو شتێکمان لەو باسکە خۆش ڕاشتی وا زۆر لە بیرم نمە بەس زۆر دەردم دیدەکەن حیوان شتی وا زۆر سەرما بوو شەختەمان دەشکان دەستێژمان پێ هەردەگرت ئەو زۆر ساردوانە بە شەختەی دەستنیێشتان زۆر جابەت شەختە دەستێژمان کردیا کاک دەشتی دەرێ بە شەختەی دەستنیێژمان دەشوشت ئێستا گەنج شەختەمان دەشکان گۆم بوو شەختەی دەکدەماشکان دەستێژمان پێ هەردەگرت ئێستا کاسەمان لە چاپێشان سەرمان نمە ئێستا گەنج هەیە وەڵا بە ئاویتە چی دەمچاوی ناش ئەم لەگەڵ لێ ڕاتی بەدارم ژێم لە سەرمایە نییە من کار و کەسابەت چۆنە لەگەڵ سەرمایە قورآن کەس بۆ زۆر لە ڕۆژی ئیمتیحان و بازارمان زۆر کەس لە ڕۆژی ئیمتیحان و بازاریمە زۆر کەس بووە کابووە کابووەکانیش ساردا ئەم کەسێک نایکڕێتن هەڵ دەستەکەی دەرێت تەڕە زۆر ساردا سانان هەندێک خواردن هەیە خۆشە لە ستانان حەز دەست خواردنێکە بە قورآن دستانان زیاتر نۆ چەلاو نەخۆشە چەلاونۆک زۆر چەلاونۆکی دەخۆی والله ئەمە بەس عینەوی نۆک و فاسۆلیا دەخۆم گۆشتی ناخۆم کفتەی ناخۆم گۆشتی ناخۆم پیازی ناخۆم زغارەی ناخۆم چای ناخۆم ئەوشتان هیچیان ناخۆم زۆر ئاگای لە خۆیتی کاک دەشتی لەبەر مۆزوعی تەندروستی لە خۆم حەزم لێ نییە حەزم لێ نییە چەند دەبی گۆشتت نەخواردیەوە هەر لە منداریەوە نایخۆم نایخۆم لە منداری سەر و پێ هەر دوژمنمە باشە بەو سەرمایە جەوە کە جەوی سەر و پێ والله حەزم لێ نییە لە خۆم حەزم لێ نییە من بەشتی سەحی دەخۆی نانی بازارش ناخۆم نانی بازار چیوە ماڵی نورانان نسبەیان نانی ئۆدەی نانی گەرم دەخۆمە تا هێوارە نانی ناخۆمەوە نانی چ دەخۆی سبەینان بەس قەیماقی دەخۆم نەگەر نانی فڕنی پێتە دەبی چت هەیە لە سەوزستانە بە قورآن دستان برێت چمە بیانی خۆ جوان داپۆشە نەخۆش نەبیشە ئەوڕۆی بەڕاستی پێ دکتۆرەکانمان هەبی وادە دەیسپادە لێ ناکەی هەموو جێچە بەشەشیان جێچە بەشەشیان بە ئەمە بڕک زەمیرمان زۆری جێچە زۆری سپادە لێ ناکەی هەشت ساڵان دەرزگرانتە حمالتان لە بمدا لە غەڵەتی سالم وڵە سعودی بێک حەبی چابوومەوە هەشت ساڵان دەرجەمە غەڵەتی لە مندا سعودیا بێک حەبی چابوومەوە بەکە چ بوو وڵی نازانە بیرن نمای بەس لە هەینەوە دەرزگرانتان لە خۆ نەدایتەوە من بێک حەبی چابوومەوە چەند ساڵ دەبیت دەرزی و عیلاج و دەرمانت بەکار نەینێ والله بەکار دێنم بەس کەم بەس ئیرانتە حمالتان بەکار نەینێتەوە تۆ ئەوها مەسەلەن کابرا چیشتی سەحی بۆ خۆی ئەو خواردنانێک کە تەندروستن ئیشاڵڵا قەت نەخۆش ناکەوی دەبی کەمتر نەخۆش بکەوی بەخۆی ساریەک جەراوینێ پەسیوی دەگرمتەوە هەمومان دەگەی ساریەک جارێک نەخۆشی لە خوای بەجا زۆر باشە پەسیوەکەی ئەو ساڵ وابزانم جیاوازتر بوو زۆری خایان زۆر بە قورسیم کردارە وڵە سێ تا دەرجم لە خۆمدا ئەرێ وڵا وزا قورس بشپار نەبوو سەلامەت دەبی ئیشاڵڵا هیوای سەلامەتی لە بۆ دەخوازین ئەو سەرمایە چۆنی کار و کەسابەتتان چۆنە ئیشکردن چۆن والله الحمد لله الحمد لله بەتەمای رب العالمین کە باران دەباری ئێکوانە و عارەبانەیە چۆن دادەپۆشی چۆن خۆت گەرم دەکەیەوە هیچ بکەم کاکە فەقیر ئەو هایە ئەرێ وەڵڵا زستان خۆشە بۆ جەنابەت ئەرێ وەڵڵا ڕزقم باش دەبیت باش دەبێت الحمد لله ئێستا سەرمات نییە ناوەڵڵا گەنجی لە خۆی بە زیاد ئەو کاتانێک کە باران و بەفر دەبارێت کار و کەسابەتەکەی جەنابەت چۆنە والله باش بەس خاس دەفرۆشی ئارە بەس خاس بەس هەموو کاتێک موسمی خاسە جاران بە زستانە نەبووە بەس باوستانەوانە چ زیکرایەتەکەت لەگە باران و زستان هەیە والله هیچم نییە ناوەڵها لێرە بوو ئەرێ وەڵڵا ئەو سەرمایە کە ئەو ڕۆ هەیە لەکەی ئەو سەرمایەت نبینیەوە ها بە تۆندی و بە ساردی والله ئازان چ دەرێ
باشە دەی سەرکەوتوبی ئینشاڵڵا بازاڕێکی گەرمت دەبی. ئینشاء الله سەرچاو ڕێستێ. جەوەکەی ساردا و لەو سەرمایەدا زۆر جار ڕۆمانسی دەبین و حەزمان دەچێتە خواردن. هەر بە بۆنەیەوە حەزم لێ شعرێکتان پێشکەش بکەم شعرێکی تۆزێک ڕۆمانسیە. ئازیزم لەژێر باراندا مەڕۆ ئایا نەتزانیوە کە شەکر لەژێر ئاودا دەتوێتەوە؟ خۆشەویستان لە شاری هەولێری لەنێو ئەو بازاڕە لەو کەشە سارد و سەرمایەدا پرۆگرامێکی گەرمتان پێشکەش دەکەین. لە وڵاتیانی خۆشەویستمان پرسی لەگەڵ زستان و باران چۆنن، کار و کەسابەتتان لەژێرە و بارانە چۆنە؟ هەر کەسە و لە ڕوانگەی خۆیەوە قسەیەکی کرد هەبوو وتی خۆشترین وەرز لە لای ئێمە زستانە. زستانان کار و کەسابەتەکە ڕاستە لاوازە بەڵام لە هاوینەکە خۆشترە و هەندێکیش گلەی ئەوەیان هەبوو کە نەوت نییە و بەو سەرمایە ناتوانن خۆیان گەرمکەنەوە. بەهەرحاڵ جەوەکە زۆر چاردە و هیوادارین هەموو ماڵێک نەوتی هەبێت و کار و کەسابەتی ئەو کەسانەی کە لەو بازاڕەدا کار دەکەن گەرم و گوڕتر بێت و ئێواران بەو کەشە ساردە و بە پارەیەکی باش بگەڕێنەوە ناو ماڵ و مناڵەکانیان. ئەم منە زۆر ئیبراهیمم لەو ڕۆژە ساردەدا سڵاوێکی گەرمم هەیە بۆ هەمووتان. تا پرۆگرامێکی تر هیوای ماڵێکی گەرم و گوڕ و ئاوەدانتان بۆ دەخوازم. خواتان لەگەڵ.